دوو دەستەواژە هەن ئێمە من بەکاریان دێنین القضاء والقدر یا القدر والقضاء. ئەم دوو دەستەواژەیە بەڕێزان واز زمانەوانیەکەی بێنە کە مەسەلەن قضاء بریتە لە فەصل و بریتە لە حکم و چەند معنایەکی تر، یا قەدەر بریتە لە مەسەلەی تەقدیرکردن و مەسەلەی ئەندازەکردن و ئەمانە واز لەمانە بێنە. لە پێناسە شەرعیەکەی ئەوەی ئێمە پێویستمان پێیەتی لە بابی بیر و باوەڕە ئەم دوو دەستەواژەیە لەو جۆرە دەستەواژانن کە ئێمە پێیان ئەڵێین من قبيل المرادفات التي إذا اجتمعا افترقا وإن افترقا اجتمعا. هەندێک دەستەواژەمان هەیە ئێمە کە بە یەکەوە بەکاریان دێنین دوو مەعنا ئەدەن، کە بەجیا بەکاریان دێنین یەک مەعنا ئەدەن. چۆن؟ وشەی فەقیر و مسکین هەردووکیان بۆ مرۆڤی هەژار بەکاردێ. ئەگەر وتت فەقیر مسکینی شەگرێتەوە، ئەگەر وتت مسکین فەقیری شەگرێتەوە، ئەگەر وتت فەقیر و مسکین بەیەکەوە لە یەک جوملەیە وتێت، چونکە عەطفی مثل لەسەر مثل بەتایبەتی لە کەلامی خوایە زائیدە ممکن نییە. ئێستا بۆ نمونە کە خوای پەروەردگارە فەرمێ للفقراء والمساکین، لێرە ئەبێ فەقیر و مسکین معنایان جابێ. ئەگەر فەقیر و مسکین یەک بن خوا بۆ دوو شت یەک جار دووبارە ئەکاتەوە، کەواتە بێت دوو حکمی جیاوازیان هەبێ. فەقیر کێیە بەڕێزان؟ فەقیر بە پێی خوێندنەوەی بەڵگە عامە شەرعیەکان فەقیر ئەو کەسانن کە هیچیان نییە. ئەی مسکین کێیە؟ ئەو کەسانن هەیانە بەڵام بەشیان ناکا. بە بەڵگەی چی؟ قسەکەی خضر لەگەڵ موسى عليه الصلاة والسلام ئەڵێ ئەمە السەفینەة فەکانت لمەساکینە في البحر، ئەڵێ بەلەمەکەی کۆمەڵێک هەژار بوو. هەژارەکان ئەگەر فەقیر بوون هیچیان نەبووە بەلەمێکیان هەبووە، کەواتە هەژار بوون بەلەمێکیان هەبووە بەڵام بەلەمەکە پێداویستی تەواوی ژیانی بۆ دابین نەکردوون. کەواتە مسکین لەگەڵ فەقیرا مسکین هەیەی بەڵام کەم بەشی ناکا. یا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثەکانیە فەرمیەتی اللهم أحيني مسكينا وأمتني مسكينا واحشرني في زمرة المساكين. خوایە بە هەژاری بمژێنە، بە هەژاری بمرێنە، لەگەڵ هەژاران زیندوم کەیتەوە. لە هەمان کاتا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمیەتی اللهم إني أعوذ بك من الكفر والفقر، پەنات پێ ئەگرم لە کوفر و فەقر. کەواتە فەقر و مسکین جیاوازیان هەیە. پەنای گرتووە بەخوا لەوەی فەقیر بێ، بەس داوای کردووە لەخوا بەوەی مسکین بێ. کەواتە فەقیر کەسێکە نیەتی و ئەبێ دەستپان کاتەوە لە ناچاریە. مسکین کەسێکە هەیەتی بەڵام پێڕا ئەگا و پێڕا ناگا. پێغەمبەری خوا واژیاوە، خوا ئەو دوعای بۆ جێبەجێ کردووە. لەبەرەوە سەحابە فەرمونە خواردنی خانەوادەی پێغەمبەر کانە قوتن، یعنی ژەمێکی هەبوو ژەمەکەی تر نەبوو، ژەمەکەی تر نەبوو. ئەم دەستەواژانە مەسەلەن دەستەواژەی ئیمان و ئیسلام، ئیمان و ئیسلامی شوان. ئەگەر بڵێ من ئیمانم هەیە کەواتە مسلمانیش، ئەگەر وتە مسلمانم کەواتە ئیمانیشی هەیە. بەس ئەگەر هەردووکیانە بەکارێنا وتە من ئیماندار و مسلمانیشم، من دوو معنای جیاواز دەدەن. ئەو کاتە ئیسلام بۆ ئەو بابەتانە بەکاردێ کە عەمەلی ظاهری پێوە پەیوەستە، وەکو نوێژ، وەکو ڕۆژوو، وەکو زەکات، وەکو حەج. ئیمان عەلاقەی هەیە بە ئومورە غەیبیەکانەوە، وەکو ئیمان بوون بەخوا، مەلائیکەت، بە ڕۆژی دوایی، بە پێغەمبەرانی خوا، بە قەزا و قەدەر. لەبەرەوە ئەم دەستەواژانە قەزا و قەدەریش هەروان، وەکو ئیستیغفار و تەوبە. ئەگەر وتە ئەستەغفر الله یعنی تەوبەی شێ کردووە، ئەگەر وتە ئەتوب إلى الله کەواتە ئیستیغفاری شێ کردووە، کە وتە ئەستەغفر الله وأتوب إليه ئەو کاتە ئیستیغفار بۆ ئەو تاوانانن کە کردومانە و تێپەڕیون. تەوبە بۆ ترسە لە تاوانێک کە نەمان کردووە و ئەکرێ تووشی بین و داوای لێخۆشبوونی لە خوا لێ ئەکەین. کەواتە ئەگەر وتمان تەوبە ئیستیغفاریش، وتمان ئیستیغفار تەوبەیشە، کە وتمان تەوبە و ئیستیغفار هەر یەکە و معنایەکی جیاواز ئەدەن بەدەستەوە. هەروەکو ئیثم و عودوان و فسق و معسیەیش ئەمانەش دیسانەوە لەو بابن. قەزا و قەدەری شوایە. ئەگەر وتە قەضا یعنی قەدەر، وتە قەدەر یعنی قەضا، ئەگەر وتە قەزا و قەدەر ئەو کاتە عولەما ئەڵێن تەفسیری قەدەر ئەوەیە خوای پەروەردگار علمی هەیە بە هەموو ئەو ڕووداوانەی کە ڕوو ئەدەن لەسەر مستەوای گردون، لەسەر مستەوای مرۆڤ، لەسەر مستەوای هەموو بوونەوەرەکان بە مطلقی و لە جوزئیشە. ئەمە پێوتێ تەقدیر. قەضا چییە؟ قەضا بریتیە لە دابەزاندنی ئەم علمە بۆ سەر واقع. بۆ نمونە مردنی من لە لەوح المەحفوظا دیاری کراوە،
ئەو ڕۆژەی ئەجەلەکە دێت یا ئەمرم ئەمە قەضاءە، ئەوە قەدەرە. ئەو تەقدیراتی کە لە لەوح المەحفوظا بڕیادراوە ئەمە تەقدیراتی خوان بۆ عمومی ئەو بوونەوەرانی کە پەروەردگار دروستی کردوون. دابەزاندنی ئەم عیلمە لە ژیانی ڕۆژانەمانە، مەسەڵەن ئەو ڕستەی کە خوا دیاری کردووە، ئەمڕۆ ئەو بەشەی خۆم کە وەرئەگرم تۆ بەشێکی وەرئەگری، ئەمە قەزاءە. ئەجەلی من ئەمە قەزاءە، باشە، بڕیارەکانی من ئەمانە قەزاءن، یعنی ئەمانە وردەکاریەکانی دابەزاندنی عیلم و تەقدیرن. بەڵام عیلم و تەقدیرەکە لە ئەزەلا ئەوەیە کە خوای پەروەردگار خۆی هەیەتی لە ئەساسە، کەواتە قەزا و قەدەر هەندێکی ژەڵێن بەعەکسەوە، نا قەزا بریتە لە عیلمە مسبەقەکە، قەدەر بریتە لە لایەنە تەطبیقەکەی. بەڵام ڕێی ڕاجح ئەوەیە کە قەدەر لایەنە نەزەریەکەیەتی کە خوای پەروەردگار عیلمی هەیە، قەزا بریتە لە ڕوودانی واقعەکان بەو شێوازی کە خوا ئەیەوێ.